لە گرتێکی ڤیدۆیدا کە بەرواری هەشتی حوزەیرانی ساڵی 2021 لەسرە بۆ پەیام نێردراوە دوو فەردە بەدی دەکرێن کە بە وتەی کەسە نزیکەکانی دۆزەرەوەی شوێنەوارە مێژوویەکە هەزاران لیرەی زێر بوون و لەلایەن هاوڵاتیەکەوە لە گوندی سرێشمەی سەربەناحی خەلیفانی قەزای سۆران لە کاتی کارکردندا دۆزراونەتەوە. بەپی ئەو زانیارانەی کە پەیام لە سەرچاوەیەکی تایبەتەوە دەستی کەوتون هاوڵاتیەک حەفاری بەکرێگرتووە بۆ دروستکردنی شوێنی حەوانەوەی ئاژەڵ لە ناو زەویەکەیدا لە کاتی کارکردندا دەکەوێت بە سەرخەزێنەیەکی پڕ لە لیرەدا دۆزینەوەی ئەو شوێنەوارە گرنگە کێشە دەخاتە نێوان خاوەن زەوی و وا شۆفێری حەفارەکە. سەرچاوەکەی پەیام وتی دوای دەرکەوتنی لیرەکان شۆفێری حەفارەکە داوای بەشی خۆی کردووە بەڵام خاوەن زەویەکە ڕازی نەبووە و بووەتە دەنگەدەنگیان بۆ هۆیەوە شۆفێری حەفارەکە تەلەفۆنی بۆ بەرپرسێکی حەزبی ناوچەکە کردووە کە خاوەنی حەفارە و شۆفڵ و گەڵابەیە و ئەم شۆفێرەکاری بۆ ئەو کردووە. ئەو بەرپرسە ناوچەیەش سەروی خۆی لە بابەتەکە ئاگادار کردوتەوە ئەوانیش دو ئۆتۆمبیل دەنێرن و لە ڕێگەی بەرپرسێکی باڵاوە دەست بەسەر زیێڕەکەدا دەگەرن و لە ئێستاشدا مەفرەزەی ئەمنی لەسەر زەویەکەن وا دەستیان بەسەر زەویەکەدا گرتووە. باپی سەرچاوەیەکی نزیک لە ڕووداوەکە بۆ پەیام ئەو شوێنەوارە نزیکەی 200 کیلۆ زێڕە بەڵام ئەو زانیاریە بە تەواوەتی پشتڕاست نەکراوەتەوە. تا ئێستا هیچ لایەنێکی بەرپرس وا پەیوەندیدار ڕوونکردنەوەی لەسەر دۆزینەوەی ئەو شوێنەوارە نەداوە. پەیام پەیوەندی بەو لایەنانەوە کردووە بەڵام دەڵێن سەرخاڵی بەدواداچوون بۆ بابەتەکە و هێشتا زانیاریان لەو بارەیەوە نییە. پەیام بۆ بەدواداچوونی زیاتر پەیوەندی بە پسپۆرێکی شوێنەوار کرد ئەو پسپۆرە وێڕەی ئاماژەدان بەوەی کا ڤیدۆکە زۆر ڕوون نییە و ئەگەری هەیە ئەم پارچانە زێڕ نەبن بەڵام وتیشی لاگەری درستی بابەتەکە باپی شێوەی پارچەکان پێدەچێت لیرەی سەردەمی مەغۆڵەکان بن چونکە ئەوان دراوی چوارگۆشەییان هەبووە. سەبارەت بەو یاسانەی لە هەرێمی کوردستان باسی پاراستنی شوێنەوار و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ شوێنەوار دەکەن ئەو شوێنەوار ناسەوتی وەکو یاسای زۆر باش بوونی هەیە تەنانەت لە 3 هەفتەی ڕابردوودا پەرلەمانی کوردستان هەموار یاسای شوێنەواری کردووەتەوە و خاڵی زۆر باش لە یاساکەدا بوونی هەیە بەڵام لەوە گرنگتر جێبەجێکردنەکەیەتی. دۆزینەوەی شوێنەوار مامەڵەکردن لەگەڵ کەلوپەرە گرانبەهاکاندا هەمیشە ئەو باسە گرنگانە بوون کە زۆرترین کێشیان لەسەر بوو و بەرپرسانی پلە باڵا بۆ ئاودیوکردنی بۆ سنوورەکانی دەرەوەی هەرێم تەنانەت دەرەوەی عراقیش بەردەوام کاریان تێدا کردووە و قاچاقچێتیان پێوە کردووە. لەم ساڵانەی دوایشدا چەندین حاڵەتی دەستکاریکردنی ناوچە شوێنەوارەکان لە زۆر ناوچەی هەرێم ڕوویان داوە کە زۆرینیان کەسانی دەستڕۆیشتویان لە پشتەوە بووە.